بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمان لاپەڕا 229 ئامادەبوون بۆ تاقیکردنەوە. پرسیاری ژمارە 1 بە پشتبەستن بە پێوەری پێدراو مەبەستی ئەو پێوەرەیە باشترین خەمڵاندن چییە بۆ کورتترین دووری نێوان ماڵی ژوان و قوتابخانەکەی؟ ماڵی ژوان لێرەیە، قوتابخانەکەش لێرەیە، واتە لێرە هەتا ئێرە دووریەکە چەندە، ماوەکە چەندە؟ دووسێ ڕێ هەیە لۆ ئەوەی بتوانم وەڵامی ئەو پرسیارە بدەمەوە. یەک لەوانە ئەوەیە ئەمن دەزانم ئەوەندە ئەگەر ئەو هابوو 4 کیلۆمەترە، واتە ئەو ماوەیە لێرە تا ئێرە 4 کیلۆمەترە. ئەو ماوەی کە ئەمن هەمە لە ماڵی ژوان هەتا قوتابخانە بزانم چەند جار بەقەد ئەو ماوەیە. ئەمن ئەوها کردیتمە 3 بەش هەتا زیاتر دیاربی، بەشەکیان بە سۆری، بەشەکیان زەرد و بەشەکیان کەسک، واتە ماوەکە 3 ئەوەندەی 4 کیلۆمەتریە. 3 جاران 4ش یەکسانە بە 12. پرسیاری ژمارە 2 کام شێوە هاوشێوەیە لەگەڵ شێوەی پێدراو؟ مەبەستی لە شێوەی پێدراو ئەو شێوەیە، ئەوجە دەچین شێوەکانی بەراورد دەکەین، یەکەم جار ئەو شێوەیە، دوای ئەو شێوەیە، دوای ئەو شێوە، بزانین کامەیان هاوشێوەیە. گوتمان هاوشێوە بە مانای چییە؟ واتە ئەو ڕێژەیە لە مابەینی بۆ وێنە ئەو لایە سۆرە لەگەڵ ئەو لایە سۆرەی دەبی هەمان ڕێژەبی لە مابەینی ئەو لایە شینە و ئەو لایە شینە. ئەوەیە هاوشێوە. واتە ئەمن دەبی بینم 22 پێنجی دابەشی 7 و 5 بکەم، بزانم دەکات چەند. لە هەمان کات بینم 13.5 دابەشی 4.5 بکەم، ئەگەر کردیا هەمان ڕێژە بوو ئەوە هاوشێوەیە. ئەگەر دوو وەڵامی جوودا بوو ئەوە هاوشێوە نییە. لێرە دەرکەوت کە ئەو شێوەیە هاوشێوەیە. تەمەشای ئێرە بکەم بزانم ئێرەش هاوشێوەیە یان نا. وەکو گوتمان ڕێژەکان دروست دەکەین، 7.5 دەینم، دابەشی 6.5 دەکەم، دەرچوو 1 و 15. لە هەمان کات 4.5 دەینم، دابەشی 3.5 دەکەم، نەیکردە 1 و 15، کردە 1 و 28. کاتە ئەو دوو شێوەیە هاوشێوە نین، چونکە هەمان ژمارەم بەدەست نەهات لە کاتی دابەشکردن. بێگومان ئەمن دەتوانم 6.5 دابەشی 7.5 بکەم و لێرەش 3.5 دابەشی 4.5 بکەم. هەمان شتە، بەڵام ژمارە چیتکەم بەدەست دێ لێرەش ژمارە چیدی، ئەو کاتیش هەر یەک ژمارە نییە، واتە ڕێژەکان هاو ڕێژە نینە، دابەشکردنیان وەکو یەک نییە. پرسیاری ج لێرە پێی ناوێ ڕێژەکان دروستکەم هەر بە ئەژمێرکردنی هزری ئەو لایە شینە 2 ئەوەندەی ئەو لایە شینەیە. ئەگەر هاتوو ئەو لایە سۆرەش 2 ئەوەندەی ئەو لایە سۆرەبی ئەوە هاوشێوەنە، بەڵام 16 گەورەترە لە 2 ئەوەندەی 7.5. 2 ئەوەندەی 7.5 دەکاتە 15،
کاتە لێرە 16ەیە یەکسەر دەزانم ئەوانە هاوشێوە نینە. واتە ئەگەر 9 دابەشی 4.5 بکەم یەکسانە بە 2. بەڵام ئەگەر 16ی دابەشی 7.5 بکەم یەکسانە بە زیاتر لە 2 کەواتە هاوشێوە نینە چونکە هەمان ڕێژە نییە. بێمە لای ئێرە پرسیاری بەشی د. ئەگەر تەمەشای لای شینەکەی بکەم لێرە 9ە 2 جار ئەوەندەی 4.5 کەواتە ئەو لایە سۆرەش دەبی 2 جار ئەوەندەی 7.5 بی. لێرە زۆر زۆرترە 30 کەواتە ئەوەش هەر هاوشێوە نییە. 2 ڕێژەی جیاوازە. تەنیا یەکەچیان ڕاست بوو ئەویش ئێرە. پرسیاری ژمارە 3. ڕاپرسیەک دەری خست کە 1 لە 20 ئەوانەی تەماشای فیلمێکی سینەمایان کردووە چێژیان لێوەرنەگرتووە. ئایا ڕێژەی سەدی ئەوانەی تەماشای فیلمەکەیان کردووە و چێژیان لێوەرگرتووە چەندە؟ ڕێژەی سەدی. چونکە هەمویان ڕێژەکە 20 لە 20 ئەوانەی چێژیان وەرنەگرتیە 1 لە 20 20 لە 20 دەینم 1 لە 20 لێ دەردەکەم 19 لە 20 دەردەچی ئەوانەی کە چێژیان وەرگرتیە لە فیلمەکە. بەڵام ڕێژەکەی ناوێ ڕێژەی سەدی دەوێ. ڕێژەی سەدی کو دەبینمەوە 19 لە 20ەکەی دەینم ئەو 20 کو بکەمە 100 ئەگەر هاتوو لێکمدا لەگەڵ ژمارە 5 سەرە و ژێرەی کەرتەکەی لێک دەدەم لەگەڵ 5 ژێرە دەبیتە 100 سەرا دەبیتە 95 کەواتە 95 لە 100 ئەو وەڵامەی هەڵدەبژێرم. پرسیاری ژمارە 4. ماردین ڕۆژی دووشەممە 1000 دیناری قازانج کرد و لە هەموو ڕۆژێکی سێشەممە هەتا هەینی ماردین هەر ڕۆژێک 2 هێندەی ڕۆژەکەی پێشتر قازانج دەکات. ئایا ئەو بڕا پارە گشتیەی کە قازانج دەکا هەتا کۆتایی ڕۆژی هەینی چەندە؟ لێرە زۆر باشە ئەمن خشتەک دروست بکەم هەتا ئیشەکە ئاسان بی. دەنووسم 1000 دینار ڕۆژی دووشەم 2000 دینار ڕۆژی سێشەم چونکە 2 ئەوەندەی لێدێ 2 ئەوەندەی 2000 دیناری 4000 دینار ڕۆژی چوارشەم. ڕۆژی پێنجشەم 2 ئەوەندەی 4 8000 دینار ڕۆژی پێنجشەم. ئەوجا ڕۆژی هەینی 2 ئەوەندەی 8000 16000 ڕۆژی هەینی. ئێستا زانیم هەموو ڕۆژەکان چەندە. ئێستا کۆیان دەکەمەوە چونکە نووسرایە هەموو پارە گشتەکە واتە 1000 کۆ 2000 کۆ 4000 کۆ 8000 و کۆ 16000 1000 و 2000 3000 لەگەڵ 4 7000 لەگەڵ 8 15000 لەگەڵ 16 15 و 16 دەکا 31000 کەواتە 31000 ڕاستە. پرسیاری ژمارە 5. دڵدار لە 5 تاقیکردنەوە ئەو نمرانەی تۆمار کرد 78 و 85 و
72 75 و 73. ئەوە 5 دانەیە. پاش تاقیکردنەوەی شەشەم بە دیار کەوت کە مەودای نیمرەکانی 15ەیە. ئایا ئەو نمرەیە چەندە کە لە تاقیکردنەوەی شەشەم بەدەستی هێناوە؟ ئەمن دەبی بزانم مەودا واتە چ؟ مەودا هەمیشە واتە جیاوازی لە مابەینی گەورەترین ژمارە وە گچکەترین ژمارە. ئەگەر ئەمن جیاوازیەکەی لێرە تەمەشاکەم لە مابەینی گەورەترین ژمارە 85 و بۆ وێنە جیاوازیەکە گچکەترین ژمارە لێرە 72. ئەگەر 85 بینم 72 لێ دەرکەم 5 2 لێ بڕوا 3 8 7 لێ بڕوا 1 جیاوازیەکە مەودایەکە 13. بەڵام پاشی تاقیکردنەوەی شەشەم مەودایەکە بووە 15. کەواتە ئایا لە تاقیکردنەوەی شەشەم ژمارەکە چەند بووە؟ ژمارەکە 100% 7 بووە، چونکە ئەگەر 85 بینم 15 لێ دەرکەم یەکسانە بە 7. ئەگەر 85 بینم 7 لێ دەرکەم یەکسانە بە 15 کە دەکاتە مەودا. لەوەی دەزانم کە نمرەی شەشەمی 7 نمرە بووە. پرسیاری ژمارە 6. لە ئۆڵمپیاتی هاوینی 2000 بەریتانیا سەرکەوت بە 28 ملوانکەی زێڕ و زی و برۆنز، واتە بە هەموو ملوانکەکان 28 دانە بوو یان مەدالیایەکان. لەو 28ەی 11 ملوانکە زێڕ بوو و 10 دانەیان زیو بوو. ناو لەو ملوانکە برۆنزیانە بنێ پیتی س. نازانین چەندانە ملوانکە برۆنزی بوو. کام هاوکێشە بەکاردێ بۆ دۆزینەوەی ژمارەی ملوانکە برۆنزیەکان؟ ئەمن ئەگەر تەمەشای هەڵبژاردەکان نەکەم بەڵکو بە خۆم دانێم ملوانکەی زێڕ لەگەڵ زیو لەگەڵ برۆنز بە هەر سێکیان یەکسانە بە 28. بە هەر سێکیان یەکسانە بە 28 دانە. زێڕەکان دەزانم کە 11ەیە و زیوەکان دەزانم کە 10ەیە. برۆنزەکان نازانم بەڵام پیتی س یەکسانە بە 28. ئەوجە ئێستا 11 و 10 کۆ دەکەمەوە دەبیتە 21 کۆ پیتی س یەکسانە بە 28. کامە ڕاستە؟ ئێرە ڕاستە. س کۆ 21 یەکسانە بە 28. پاشان دەتوانم بزانم برۆنزەکان چەند بووە. برۆنزەکان 7 دانە بووە، چونکە 11 و 2 و 7 یەکسانە بە 28. بەڵام لێرە پێویست ناکە هاوکێشەکەیشی کار بکەم. پرسیاری ژمارە 7. جۆری جێگۆڕکەی بەکارهێنراو چییە؟ ئەو جۆرە جێگۆڕکەیە پێی دەڵێن سوڕانەوە یان خولانەوە. پرسیاری ژمارە 8. ناوەندی 5 ژمارە کردیە 25 فاریزە 6. ئایا سەرجەم چەندە؟ ئەمن دەبی ئەو یاسایی بزانم کە ناوەند یەکسانە بە سەرجەم دابەش چەند دانەیە. سەرجەم دابەش دانە. لێرە ناوەندەکە هەیە
25.6 سەرجەمەکە نییە پیتی چەند دانەیە 5 دانە. هەتا ئەو سەرجەمەی ببینمەوە لێکدانی تیرەیی ئەوها 25 جارانی 25 فاریزە 6 جاران 5 پیتی یەکسانە بە 5 جاران 6 30 سێ کە با لێرە بی دوایە ڕەشی دەکەمەوە 5 جاران 5 25 لەگەڵ سێی 28 5 جاران 2 10 لەگەڵ دووش 12 کەواتە سەرجەمەکە 128. پرسیاری نۆ بەرزی لووتکەی ئێڤەرست بەرزترین لووتکەیە لە جیهان. بەرزیەکە دەکاتە 8 فاریزە 85 کیلۆمەتر. ئایا ئەو لووتکەیە بە مەتر چەندە؟ ئەمن پێویستە بزانم کە 1 کیلۆمەتر یەکسانە بە 1000 مەتر. واتە ئەو ژمارەی بینم لێکی دەم لەگەڵ 1000. لە کاتی لێکدانی ئەو ژمارەیە لەگەڵ 1000 8 فاریزە 85 جاران 1000 ئەو فاریزەی ئێرە دەچیتە لای دەستی ڕاست بە 3 هەنگاو. کەواتە لێرە 3 هەنگاوم نییە ئەوە 1 هەنگاو ئەوە 2 ناچارم بەخۆم سفرەکی لێرە دانێم هەتا ببیتە 3 هەنگاو. واتە ژمارەکە دەبیتە 8 5 0 مەتر. واتە کامە ڕاستە 8850 مەتر. پرسیاری ژمارە 10 پێوانەی گۆشەی د ببینەوە. ئەو گۆشەی ئێرە چەندە؟ زۆر ئاسانە. ئەو گۆشە 72 ئەو گۆشە 52 هەر سێکیان بەیەکەوە 180ە. واتە 180 دەینم 52 لێ دەردەکەم دوایش 72 لێ دەردەکەم دەردەچی ئەو گۆشەیە یەکسانە بە 56 پلە. پرسیاری 11 ئاوات ڕۆژانە 7 کاتژمێر و نیو کار دەکات و بۆ هەر کاتژمێرێک کارکردن ئەوەندە دینار وەردەگری. دیار نییە چەندە ئەو پیتە. ئەو بڕە جەبریە بنووسە بۆ دیارکردنی ئەوەی ئاوات ڕۆژانە وەری دەگرێت. زۆر ئاسانە تەنیا دەنووسم 7.5 ئەو پیتە. ئەوە بڕە جەبریەکەم نووسی. پاشان بەهای ئەو بڕە ببینەوە ئەگەر زانیت پیتەکە یەکسانە بە 8500. ئەویش زۆر ئاسانە 7.5 دەینم لێکی دەم لەگەڵ 8500 پارەکە کردیا 63750 دینار. ئەو پارەیە کە ئاوات ڕۆژانە بەدەستی دێ لە کاتی کارکردنی 7 کاژێر و نیو. لێرە هەتمە کۆتایی لاپەڕە 229 هەتاوانەیەکی نوێ هەر بژی.